بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ئەزمموی دەسەڵات خوازیدا میدیا وەکو دەسەڵاتی چوارەم وێ ناکرێت. بەشێکی زۆری ئەمەش دوورایەکانی ئەگەڕێتەوە بۆ وڵاتانی خۆر ئاوا کە لێەوە سەرچاوی گرتووە میدیا لە دوای هەرسێ دەسەڵاتەکەی دی لە ناو سیستمی حکومڕانیدا بە دەسەڵاتی چوارەم هەژمارەکرێت. لە کۆمەلگای کوردیشدا زیاد لە سەدەیەک بەر لە ئێسا میدیا هاتۆتەکایەوە. بەڵام پرسیار ئەوەیە ئایا میدیا لە کۆمەلگای کوردیدا بە هەمان شێوەی ئەو میدیانەی کە پێناسە کراوە یا وێ ناکراوە بە دەسەڵاتی چوارەم هەمان ڕێ و ڕەوتی بڕیوە؟ ئایا میدیا و چاپەمەنی لە ناو ڕەوشی کاری مێژوودا چکار کردێکیان هەبووە؟ ئایا میدیا دەوری هەبووە لە بزواندنی مێژوودا؟ ئەمانە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر کامەران قادر پسپۆر لە بواری فەلسفەی مێژوو مامۆسای زانکۆ، دکتۆر ئیبراهیم سعید پسپۆر لە میدیا و مامۆسای زانکۆ بەخێربێن بۆ ستۆدیۆی پەیام. دکتۆر کامەران، میدیا چکار کردێکی هەبووە لە بزواندنی مێژوودا، یاخود ئایا ڕۆڵی میدیا لەکوێی مێژوودا دیارەوە ڕوخساری مێژوو کوێی ڕۆڵی میدیای پێوە دیارە ئەگەر لە ڕوانگەیەکی فەلسەفیانەوە خوێندنەوەی بۆ بکرێت؟ بەڵێ، بێگومان پەیوەندی کاتێک ئێمە قسەسەر پەیوەندی میدیا لەگەڵ مێژوواکەین بێگومان پەیوەندیەکی بەهێزیان هەیە. هەرگیز ئێمە ناتوانین میدیا لە مێژوو جیا بکەینەوە، یان وەکوە وترێت ئەم دوانە هەرێکە بخرێتە دۆڵێکەوە. بە دڵنیاییەوە پەیوەندیەکی زۆر بەهێزیان هەیە. ڕاستیەک هەیە کە پێویستە ئێمە فرامۆشی نەکەین، ئەوش ئەوەیە کە ئەتوانین بڵین ژیان بە شێوەیەکی گشتی ناتوانرێت پەرد بکرێت. ژیان کۆمەڵی لەلایەنی دیاریکراوە پێکاتووە، بریتە لە ئابووری، بریتە لە کۆمەڵایەتی، بریتە لە دەروونناسی، بریتە لە جوگرافیا، بریتە لە تەواوی ئەو لایەنانەی کە ژیانی پێکێناوە. بە دڵنیاییەوە هەموو لایەنەکان کاریگەریان لەسەر یەکتر هەیە. بە تایبەتیش ئێمڕۆ ئێمە کە باس لە دوو لایەنی دیاریکراوەکەین کە ئەوش بریتە لە ڕاگەیاندن و مێژوو، بە دڵنیاییەوە ڕاگەیاندن ئەبێتە ئامرازێک لە ئامرازەکانی بزواندنی مێژوو. بنمونە ئێمە بۆ کایەکمان هەیە لە مێژووە کە کایەیەکی نوێیە، بە تایبەتی لە ساڵی 58 ئەم کایە سەرنجی مێژوونووسانی بەلای خۆیان ڕاکێشە. لە ئەنجامی چیەوە بوو؟ لە ئەنجامی ئەو شکستە بوو کە ئەمریکا لە ڤێتنام بەدەستهێنا. تا ساڵی 58 دەستگاکانی ڕاگەیاندنی وڵاتی ئەمریکا ویان لە خەڵکی ئەمریکا تێگەیاندە بوو کە بە بەردەوامی ئەوان لە سەرکەوتنان بەسەر ڤێتنامەکانە و لە ڤێتنام کێشەیەکی ئەوتویان نییە. بەڵام هەر ڕاگەیاندنێکی دش بوو لەو کاتەیە کە بە تایبەتی لە مانگی 1 و 2 58 بە هەموو ئەمریکەکانی وت کە ئێوە تووشی شکستێکی گەورە بوون کە بە هەزارەها سەربازی ئەمریکی ئەوە بوو لە ڤێتنامەوە، بە تایبەتی لە باشووری ڤێتنامە گیانیان لەدەستدا، بەدەستی چی؟ بەدەستی باکووریەکانەوە، ڤێتنامە باکووریەکانەوە. لەبەر ئەوە ئەمە وای وای لە ڕای گشتی ئەمریکا کرد کە ڕایەکی دش بە دەوڵەتی لەو کاتەیە بۆ دروست بێت و ئەمە کاریگەری ڕاگەیاندن بوو لەسەر مێژوو. ئەمە بەدیوێکی ئەومان پێ ئەڵێ کە ڕاگەیاندن هەروەکو چۆن ئەتوانێت ڕاستیەکان بگەێنێت، ئەتوانێت چاواشەش بکات، هەروەکو چۆن ئەتوانێت چاواشە بکە، ئەتوانێت ڕاستیەکانیش ڕوون بکاتەوە. کرێ بڵێن میدیا ینی سە تۆ نمونەی ڤێتنامە دێنایەوە، میدیا ڕۆڵی بینی لە گۆڕینی ڕێڕەوی مێژوو؟ بە دڵنیاییەوە کاریگەریەکی گەورەی لەسەر کاری مێژوو. کاری ڕاگەیاندن چییە؟ کاری ڕاگەیاندن کار ئەوەیە، یاخود ڕاگەیاندن ئەوێ ئەوەمان پێ بڵێت کە ڕووداوەکان چۆن ڕوێنداوە بە گەرماوگەرم بۆ بینەر، بۆ بیسەر، بۆ خوێنەری بگوازێتەوە. مێژووش بە هەمان شێوە چۆن ڕاستیەکان ڕوویداوە، حەقیقەتی مێژووی چییە بۆ خوێنەر یاخود بۆ بیسەر یا بۆینی بگوازێتەوە. واتە ئیشێک ئەکەن لە ڕاستیە. ئەگەر ئێمە لە ڕوانگەیەکی دوورتریا قوڵترەوە سەیری بکەین، ئایا خەسەتی هاوبەشی نێوان میدیایا ڕاگەیاندن بە هەموو ژانر و پەلوپ و جیاوازەکانیەوە چییە لەگەڵ مێژوودا؟ بە دڵنیاییەوە یەکەی توێژینەوەی، یەکەی لێکۆڵینەوەی، یەکەی گرنگی پێدان لە ڕاگەیاندنیە بریتە لە ڕوودا و بریتە لە حەدەس. لە هەمان کاتە ئەکرێن بڵێن ئەمە فاکتێکی بەهێزە لە نێوان مێژوو ڕاگەیاندندا. بە دڵنیاییەوە هەردووکیان ئیش لەسەر حەدەسەکەن. بەڵام مێژوو ئەتوانین بڵین فراوانتر، مێژوو تەنها ئیش لەسەر حەدەس ناکە. حەدەس یەکێکە لە یەکەکانی لێکۆڵینەوەی مێژووی، بەڵکو لەو فراوانترمان هەیە کە واقعە، لەویش فراوانترمان هەیە کە بنیادە،
کە ئەمە هەریەکە وەکوڵێ ئەگەر لە ڕووی ماوەی مێژوویەوە سیرەکەین ئەتوانین دابشیکەین پۆلێنیکەین بۆ حەدەث لە ماوەیەکی کورتە کارەکە بەڵام واقع لە ماوەیەکی ماوە مامناوەندا بەڵام دواتر بنیاد لە ماوەیەکی ماوە درێژە. ئەمە ئەگەر بۆ مێژوو تو یڵێ ئەگەر بۆ میدیاش بڵێن هەر ڕاستە میدیا ئیش لەسەر ئانیەکات. من کاریگەریکی ترێت پێ بڵم لەسەرەوە باسی ساڵی 58 بۆ کردی ئەم ڕووداوی ساڵی 58 وای لە مێژوو نووسان کرد کە بوارەکە بۆ ڕاگەیاندنکارەکان چۆڵ نەکەن چونکە لەوە ئەچێت ڕاگەیاندنکار هەوڵ بدا واقع تا ئەندازەیەکی زۆر تا ئەندازێک بە دیوێک لە دیوەکانیا بەشێک لە ڕاگەیاندنەکان چاواشەکاری دروست بکات لەبەر ئەوە کایەکی نوێ دروست بوو لە ناو مێژووە کە پێوترێت مێژووی ئێستا ویستی تەنانەت کۆمەڵناسەکانیش یعنی گرنگیان بەم لایەنەدا بۆیە لە ساڵی 60ەکانە زۆر بە فراوانی وە ساڵی 73 پەیمانگایەک لە فەڕەنسا دروستە بێ بە ناوی لێکۆڵینەوە لە مێژووی ئێستا کە ئەتوانین بڵین یەکێک لە کاریگەرترین یەکێک لە گرنگترین ئامرازەکانی بریتە لە ڕاگەیاندن. بەڵێ بەڵام ئێمە ئەگەر بێت و وەکو جەنابیش باسێ کرد قسە لەسەر ئەو پەیوەندیە بکەین ئایا یعنی ئەندازەیەک میدیا تەنگی بە نووسی بە مێژوو یا بە مێژوو نووس هەڵ نەچنی بە جۆرێ لە جۆرەکان ئایا لە ڕۆڵ و لە بایەخی کەم نەکردەوە لەبەرەوەی تۆ هەرچی چاپەکرێ و هەرچی چاپەمەنی هەیەەوەی لە ڕابردووشا بۆ ئێستا ماوەتەوە ئەیش خوێندنەوەشی بۆ ئایندە بۆەکەی ئایا ئەمە وای نەکرد بە جۆرێ لە جۆرەکان یعنی مێژوو نووسی جۆرەك لە پاشەکشەی پێوە دیاربێ مەگە سەیری کتێب و نووسراوە مێژوەکانی ڕابردوو بکەین هەچی وردەکاری و حەدەسەکانە تایەتی جم و جوڵی پادشا و سەرکردە و میرێکی تایە بەڵام دین ئەمە ئەبینیم ئەم ڕۆڵ و بایەخە لە دوای یعنی ئەوەی کە کوردناسەکانی ئەوەی لە سەرەتای سەدەی بیستەمەوە ئەندازەی ئیشی لەسەرکرا هێواش بەرەو ساڵانی پەنجاکان و دواتر ئەم ڕۆڵە کەم بووە زیاتر چووە هەندێ بواری وەکو نووسینی یادەوەری و مزەکەرات و ئەوەی کە یاداشتی خۆی ئەنووسێ یعنی هەز ناکەی میدیا هێواش جۆرێک لە پاشەکشەی بە مێژوو کردووە. من پرسیارەکە تۆ بە شێوازێکی تردا ڕێژمەوە بۆ نمونە ئایا ئیمڕۆ ڕاگەیاندن هەمومان نەزانین ڕاگەیاندن بە زیندوێتی ڕاستە و خۆ ڕووداوەکانمان بۆ گێڕێتەوە بە ڕەنگەوە بە دەنگەوە ئیتر بە تەواوەتی ئەیبینین دیکۆمنت کراوە ئەبێت یەکسەر بێ بە ئەرشیف یعنی ئەرشیفە هیچ پێویست بەوە ناکە تۆ بە دوایە بگەڕێیت و خۆت هیلاکەیت و بچی بۆ ئەرشیفەکان و لاپەڕەکان هەڵبیت و ئەمانە ڕاستە و خۆ ببینین بە فریم پیشانتە دەت لەبەر ئەوە چه پێویستە کەواتە چه ئەرکێک بۆ مێژوو نووزماوە تاکو ئیش بکات کەواتە ئایا بەواتایەکی تر ڕاگەیاندن تەنگی بە مێژوو هەڵ نەچنیوە بێگومان ئەگەر لەم ڕوانگەوە سەیری بکەین بە دڵنیاییەوە ڕەنگە تا ئەندازەیەک ڕووکەشیانە یەکسەر ڕاستەوخۆ وا باوەڕمان لا دروست بێت کە وایە بەڵام ئایا مێژوو تەنها بریتە لە ڕووداو بێگومان بریتی نیە لە ڕووداو بۆ نمونە ئاگر کەوتنەوەیەک ئەمە ئیشی ڕاگەیاندنە بەڵام لەوە فراوانتر کاتێک کە تۆ لەسەر واقعەکەیت قسە لەسەر ئابوووریەکەیت قسە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکەی قسە لەسەر کۆمەڵێک کایی کۆمەلگاکەیت بە دڵنیاییەوە ڕاگەیاندن وەکو پێویست ناتوانێت بە هەمان قوڵایی بە هەمان مەودا دوورەکان قسە لەسەر واقعی مێژووی بکە یان قسە لەسەر بنیاد لەسەر کەلتور بەواتە فراوانەکەی لەسەر شارستانیت بەواتە فراوانەکەی ئەمە مێژوونووز ئەتوانێت کاری لەسەر بکات هەرچەندە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان تا ئەندازەیەک ڕاگەیاندنکار بۆ بەهێزکردنی راپۆرتەکەی خۆی یاخود وەزیفەکەی ئەرکەکەی خۆی کە جێبەجێیەکات ڕەنگە کاری لەسەر بکات بەڵام وەکو مێژوونووس بە قوڵایی مێژوونووس ئەو کارە ناکا بە دڵنیاییەوە. دکتۆر ئیبراهیم ئێوەکو پسپۆڕێ لە بواری میدیا ئەوەی کە کنە و پشکنینتان بۆ کردووەوە توێژینەوەکانتان تێ ئەنجام داوە میدیا چ کارکردێکی بەسەر ڕوخساری مێژووە دیارە وەکو پنتێ لە پنتەکانی دەسەڵات کە بە دەسەڵاتی چوارە میوە ناکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ برای خۆشەویستم کامەران من ئەلبەتە دووبارەی قسەکانی ناکەم چونکە بەڕاستی هەموو قسانی کردی هەم لە ڕووی زانستیەوە تەواوە بەڵام شتێک هەیە کە من ئەمەوێت جاری کەش تەکیدی لەسەر کەمەوەی شەوەیە میدیا ئێستا بە تایبەتی ڕاگەیاندن قسەیەکی ئەڵەن هاوبەشە یاخود شەریکە لەگەڵ کۆی زانستەکانی ترا بەواتایەکی تر تۆ ناتوانانی میدیا وەکو چالاکیەکی کۆمیونیکیشن بە تەنها وەرگری
بەڵکو میدیا پەیوەندی هەیە بە سیاستەوە، میدیا پەیوەندی هەیە بە کۆمەڵناسیەوە، میدیا پەیوەندی هەیە حتا بە زانستە بڵین زۆر پەتیەکانەوە، بەسەن زانستی پزیشکی. بۆیە تۆ لەم نێوەندەیە ڕەبتێکی زۆر ئەبینی لە نێوان ڕاگەاندن و مێژووە، چونکە ڕاگەاندن و مێژووە لە کۆمەڵێک خاڵە هاوبەشن. بەڵام تۆ ناتوانانی بڵێ ڕاگەاندن واتە مێژوو، ینی بڵین جێ مێژووی کە تۆ دەواژ ناشین بڵێ مێژوو واتە ڕاگەاندن، چکە لە هەر خاڵیشدا جیاوازن. شتێکی تر کە زۆر ئەبێ قسەی لە سەرکەمەی شەوەیە، ئێستا میدیا چۆن کەڵین هاوبەش لەگەڵ مێژووە، چۆن ئێستا میدیا زۆر جار ئێمە لە کەناڵە جۆرەجۆرەکانی ڕاگەاندنەوە چی ئەبینین؟ خوێندنەوەی مێژووی ئەبینین. بەڵام بەڕای من ئەو خوێندنە مێژویانی کە زۆر جار لە ڕاگەاندنەکانەوە کرێت جیاوازە لەو خوێندنە مێژووی بۆ نمونە لە توێژینەوەیکی زانستییا کرێ. بەڕای من توێژینەوە زانستیەکان ئەتوانی زیاتر جێی متمانەیە وەکوی لە ڕاگەاندنێک و لە کەناڵێکی ڕاگەاندنەوە قسەی لەسەر بکرێ. لە توێژینەوە زانستیەکە تۆ بەخشی ئەخیتەوە سیاقە مێژوویەکەیە لە چوارچێوە میدیایەکەیە ڕۆڵی بۆ یەڵیت. بۆ نمونە کە ئێمە قسە لەسەر توێژینەوەی زانستیەکەین، بەسم توێژینەوەیکی ئەکادیمیە. بەحەقەت توێژینەوە ئەکادیمیەکان ئەوانەی کە لە نێوەندە زانستی ئەکادیمیەکانە هەیە جیاوازە لەوەی کە لە کەناڵێکی ڕاگەاندنەوە خوێندنەوەی بۆ مێژووە کرێ. بەڕای من توێژینەوە ئەکادیمیەکان زیاتر جێی متمانن، زیاتر سیرەکەی مێژوونووس ئیشی لەسەر کردووە بە بنەمایەکی زانستی وەکەوی لە کەناڵێکی ڕاگەاندنەوە کرێ. ئەمە بخینەوە دەرەوەی میدیا لە ناو میدیا بیاڵینەوە توێژینەوە زانستیەکان. بەڕای من توێژینەوە زانستیەکان بەڕای من توێژینەوە زانستیەکان ئەکرێ میدیا و کەرەستەیەک وەرگێ ئیشی لەسەرکە تەواوی ئەو کەرەستانی کە لە بەردەمیان مێژووەکەش فرامۆژ ناکرێت. بێگومان شتێکی تریش کە قسەی لە سەرەکەی شێوە میدیا کەوتمان کەرەستەیەکە بۆ کەرەستێکی مێژوویی، ئەوی شەوەیە میدیایەت ڕووداوەکان تۆمارێکە. بەڵام لە هەردوو حاڵەتەکەیە تۆمارکردن بەڕای من تۆمارکردنی ڕووداوەکان ئەکرێ مێژوونووسێ زۆی کەڵکی لێوەرگێ. یەکێک لە قسە بەناوبانگەکانی کە لە مامۆستاکانی مێژوو قسێکی هەیە، ئەڵێ ئەگەر لە قۆناغێکی مێژووی دیاریکراوە بۆ نمونە لە سەردەمی یۆنانە ئەکە کەناڵێکی ڕاگەاندن هەبوایە، ئەگەر بۆ نمونە لاپەڕەیەکی ڕۆژنامەی هەبوایە، ئێمە بە سەدان زانیاری تری مێژوویمان دەسەکەوت وەکو کێسا لە بەردەممانان نیە. یعنی خۆی لە خۆیان میدیایە تۆماریەکە، ئەم تۆمارکردنی میدیا لە قۆناغەکە ڕەنگە بەبێ مەبەستەوە، یعنی تۆماریکە ئەو بۆچوونەی جەنابەت هێناتەوە وەکو نمونە. یعنی پێ دوایە ئەمە بۆ خۆی ڕۆڵیە بوو لە بزواندنی مێژوودا. بێگومان یعنی وەکو دکتۆر کامەران هێمای بۆ کرد نمونەی ڤێتنامێنەوە بۆ گۆڕینی ڕێڕەوی مێژوو. ئایا ڕێڕەوی مێژوو بەرەو ڕێگایەکی ترە بەروە ئێستا خوێندنەوەی تر بۆ مێژووە کرا؟ بەڵێ جا بەبستم چی، ینی کە بەڵێ ئەی بەر بەڵام خوێندنەوەکە چۆن، ینی خوێندنەوە نییە تۆ بڵێ خوێندنەوەیەکی زۆر ڕاستگۆیانە بێت، چونکە هەروەک دکتۆر کامەرانیش باسی کرد چۆن لەلایەکەوە تۆ توانیت میدیا و کەرەستەیەکی گرنگ بەکار بهێنیت بۆ تۆمارکردنی و ڕووداوەکانە دواتر بێت مێژوونووسە ئیشی لەسەرکە. لە هەمان کاتە ئێمە زۆر هینێکمان هەیە توێژێکی نێوان سعد زەغلول و تاحسێن، ئەڵێ سعد زەغلول تاحسێنە بینی ئەڵێ خەریکی چیت لە فەڕەنسا، ئەڵێ مێستا حالیان خەریکی دراساتی مێژوویم، خەریکی مێژووم، ئەڵێ مێژوو ئیتر ئێمە کەشینە قۆناغێک کە میدیایە خود ئەوختە ڕۆژنامە نووسیە خو سەحافە تۆماریەکە زۆر جار کە بە شێوەیەکی چاوەشەکارانە تۆماریەکە. یعنی مەبەستمان چی، ینی بۆ چونکە بەڕاستی ئێمە هەومان کە ئێمە ئەو لەبارەی ڕاگەاندنە ئیش بکە، ڕاگەاندن تۆماری ڕاگەاندن تۆمارێکی بابەتیانە نییە، ئێمە خۆمان ئەڵێ ئەبێ بابەتیانە بێ، بەڵام زۆر جار بابەتیانە نییە. بۆچی بابەتیانە نییە؟ لەبەر کۆمەڵی هۆکار گرنگترینیان، یعنی هەموو ئەو کەناڵان ڕاگەاندن کە بەم کەناڵی ڕاگەاندنەوەش کە ئیشی تاکەن خەوانی سیاسەتی خۆیەتی، ئەم کەناڵی ڕاگەاندنە ئەوی مەبەستێتی بڵاوی کاتەوە، ئەو مەبەستێتی بڵاوی ناکاتەوە، کەواتە خۆی لە خۆیان یعنی بنەمای ئیشی کەناڵی ڕاگەاندن ببوورە. من لە بەشی دووەم هەیەمە سەر ئەوردەکارە، بەس ئەمەوێ پێم بڵێ ئایا ئەمانی کە جەنابووی هێمات بۆ کرد ئەمانە کاریگەری لە یعنی چ ڕۆڵێکیان بەسەر مێژووە بەجێهێشتەوە بۆ ڕابردوو ئەگەر ئەندازەیەک زیاتر قسە بکەین هەوڵەی لە بەشی دووەمی بەرنامەکە دێنە سەر هاوە ئێستاوە خوێندنەوەش بۆ داهاتووە ئەو کارکرد و جێکەوتانەی کە بەجێڵە بۆ نەوەکانی ئایندە. یعنی ئایا ئەمە چ کاریگەریەکی هەیە میدیا لە ناو مێژووەوە چ کاریگەریەکیە بۆ لەسەرەوەی کە ڕەوتی مێژووە بزواندی مێژووی بەرەو ئاڕاستەیەک بردووە کە ئەگەر میدیا نەبووە لەوانە بوو ئاڕاستیەکی دیوەرگرتە؟ بەڵێ وەکو باسم کرد میدیا ئێستا بۆتە کەرەستێکی گرنگی تۆمارکردنی ڕووداوەکان، بەڵام میدیا کەیەت ئیش لەسەر تۆمارکردنی ڕووداوەکانەکە وەک دکتۆر کامەرانیش باسی کرد وەکو ئەرکێک و وەزیفێکی تایبەت بە خۆی جیاواز لە ئەرک و وەزیفەی تایبەت بە مێژوونووسێ. بەڕای من میدیا توانیوێتی
بێتە کەرەستێکی گرنگ بۆ مێژوونوس هەروەک چۆن توانیوێتی بابەتێکی زۆر گرنگ تۆمار بکە تۆمارکردنی ئەم بابەتانە خۆی لە خۆیان بەڕای من کاریگەری کردە سەر بڵین بە جۆرە جۆرەکان کاریگەری کردۆتە سەر نووسینەوەی مێژوو تۆ لەبەرەوەی پسپۆڕیەکە زیاتر بڵین میدیایەوە لە بەشی ڕاگەاندنی زانکۆ لەوێ ئێوە پسپۆڕی توێژینەوەکانتان لەوێ ئەمەوێ پرسیارەکە بە دیوێکی تا لە جەناو کە میدیا ئەوەی کە باسەکرێ بە دەسەڵاتی چوارە وێ ناکرێت دوای سێ دەسەڵاتەکەی تری دادوەری و جێبەجێکردن و یاسادانانەوە میدیا دێ دەسەڵاتی چوارەمە ئایا ئەم دەسەڵاتە لە مێژوو ئەگەرچەی ڕابردوو بکەین ئەمە بە تایبەتی لە کۆمەلگای شەرقیا بێگومان ئەمە لە کۆمەلگا خۆراوەکان ئەوە سەرچاوی گرتو بۆ ئێمە ئایا ئەمە وەکو پاشکوویەکی دەسەڵاتەکانی تر بەکار نەهاتووە یا وەکو تەواوکارێکی تری ئەوان یاخود بۆ خۆی سەربەخۆی خۆی هەبووە لە ڕاستی ئەمە زۆر ئەم نمونەیە هێنینەوە ئەڵێن میدیا دەسەڵاتی چوارەمە بەڕای من ئەم دەسەڵاتە لە چ کاتێکا دروست هەبێت لە ژنگەیەکە دروست هەبێت بە ژنگەیەکی زۆر تەندروست بێت بەواتایەکی تر دەسەڵاتەکانی تر لە ئەساسە بوونیان هەبێ ئەگەر تۆ ئەو دەسەڵاتانێت لە خۆی بوونی نەبێت تۆ چۆن داوای دەسەڵاتێکی کە ئەوانی تر نییە ئەم قسەیە بەڕای من لە سیستمێکی زۆر دیموکراسیە سیستمێک کە بەمانە ڕاستەقینەکەی دەسەڵاتی بۆ نمونە یاسادانان هەبێت دەسەڵاتی تەنفیزی هەبێت دەسەڵاتی دادگا هەبێت اینجا ئەو کاتە دەسەڵاتی تری دروست هەبێت کە زۆر جار نایە ناو دەسەڵاتی میدیا بەڵام لە زۆربەی وڵاتەکانیان بەرداخەوە لە زۆربەی وڵاتەکان بەتایبەتی لە وڵاتانی و خۆمان ئەسڵ دەسەڵاتانی تر بوونی نیە زۆر جار دەسەڵاتەکان هەمووی کۆبەتەوە لە شخصێکی دیاری کراوە بۆ میدیاش جارێکی تر چیە کاتەوە ئەبێتەوە بەو دەسەڵاتە بۆ دەسەڵاتی ئەو شخصە و ڕنگدانەوەی ئەو سیستەمە ئەکرێ بڵێن نائاساییبوونی سێ دەسەڵاتەکەی تر حاڵەتێکی نانۆرمال بە دەسەڵاتی چوارەمیش کە میدیایە بەخشێت بێگومان یعنی ڕنگدانەوەی نەفسی ئەو سیستەمەیە کە میدیا ئیشی تیاکە ئەمە لەلایەک شتێکی تر هەیە کە من زۆر جار تەکیدی لێکەمەوە تەنانەت لە وڵاتەکە دیموکراسیەکانیشە لە وڵاتانی کە وڵاتانی غەربین ئێستا قسەیەک هەیە کە زۆر جار باسەکرێ ئەو شێوەیە ئەو میدیایە چۆن لای خۆمان ئەڵێن میدیای دەسەڵاتێکی سیاسیە خود میدیای شخصێکە ئێستا ئەڵێن میدیای کۆمپانیا گەورەکانە میدیای بۆ نمونە بڵێن کارت هەموو ئەو نێوەندە اقتصادیە گەورانەیە کە تەحەکوم بە سیستەمەکەوەکەن بۆ نمونە تۆ ناتوانانی میدیایەک بەڕێوەبەری تاکو و خاوەنی سەرمایەکی زۆر زەبەلاح نەبی ئێستا هەر کەناڵەکانی ڕاگەاندن کەناڵی چێن کەناڵی بۆ نمونە ئیمبراتۆرە میدیایە گەورەکان کە خاوەنی سەرمایەکی زۆرن کەواتە لێرە ئەڵەن ئەگەر بۆ نمونە میدیا دەسەڵات دارێک بەڕێوەبەرێت کەسێکی سیاسی بەڕێوەبەر لێوێ اقتصادیەکی گەورە سەرمایه‌دارێکی گەورە ئەوەشی ئەیگوازێتەوە ئەوە چییە گوازێتەوە چی تۆمارەکە ئەگەر ئەمە بەرینەوە بۆ ڕابردووش هەر ڕاستە ئێمە چکە قسە لەسەر سیاق یا قسە لەسەر ڕابردوویەکەین کە لەناو مێژووە میدیا ئیشی کرد بێ ئەمەی جەنابوو ئەم بۆ چوونانە ینی بۆ ڕابردووش هەر دروست بۆ ڕابردووش نەفسی شتە ڕابرد لە قۆناغی بڵێن ینی ئەمانە ئەزمونێکی جیاوازتری و کاریگەریەکی جیاوازتریان لەناو ڕەوتی ڕووداوەکانی مێژووە هەبووە هەروەکو دکتۆر هێمای بۆ کرد خاڵێکی جەوهری زۆر بەهێز فاکتێکی زۆر بەهێز کە هاوبەشە لە نێوان مێژوو ڕاگەیان بریتە لە ڕوودا و حەدەس لە قسەیەکی زۆر جارەوە دکتۆر کامران باشتری زانێ ئەڵێ مێژووی دەسەڵاتدارەکانە ئەوشی کە بە درێژایی مێژوو ئەم ڕووداوانی گواسەوەتەوە واقعانی گواسەوەتەوە کێ گواسیوێتەوە کەسانێک گواسیێتەوە کە خاوەنی سوڵتە بوون کە خاوەنی هێز بوون یعنی ئەمە لەوانەیە چەندی ئەمە ڕوانگە مێژووەکەی من زۆر حەز ناکەم پێی بچم چەندین بابەتی شاراوە هەیە لە مێژووە کەس ئاگادار نییە لی بۆ چونکە لە ئەساسا سیستەمێک دەسەڵاتێک نەبووە کە بتوانێت بیگوازێتەوە میدیاش ئێستا نفسی ڕخنەی لێژیر حەزەکەم بزان بە درێژایی مێژوو ئەو ڕخنانیشی لێ گیراوە کە لەوەختەوە ئیشی کردووە کە ئەوەی کە گواستیوێتەوە بەستەوە گواستیوێتەوە من نمونێکی زۆر بەسیتە بۆ بێنمەوە ئەوی شەوەیە ئێمە تۆ دیقەت بە ئەوەی کە ئەمڕۆ تەحەکوم بە هەواڵی جیهانەوەکە لەسەر ئاستی جیهان لە سایەنەوەی باسی من گواستنەوەی خەبەرەکەم گواستنەوەی ڕواقعاکەم گواستنەوەی ڕووداوەکانەکەم گواستنەوەی حەدەسەکانەکەم سێ ئاژانسی هەواڵی جیهانن لەسەر ئاستی جیهان ئەو سێ ئاژانسە تەحەکوم کۆنتڕۆلی هەواڵی دنیایان کردووە ئەم کەناڵی ئێوە بەخۆی نازانێن بەشێکی زۆر احتیمال دەکات سەر ئەو سێ ئاژانسە ئەوش ئاژانسی ڕۆیتەرز و ئاسۆشیێتد پرێس و لەگەڵ ئاژانسی فرانس پرێس ئەم سێ ئاژانسەشی چییە این سێ یعنی زلهێزی جیهانن کە چۆن لەسەر ئاسی سیاسی تەحەکوم بە جیهانەوەکەن لەسەر ئاسی گواستنەوە زانیاریەکانیش تەحەکوم بە جیهانەوەکەن یعنی هەموو ئەم ڕخنانەش لە میدیای گیرێ کەوەی ئەیگوازێتەوە چی ئەگوازێتەوە تەسەووری کەن ئەوەی کە ئەیگوازێتەوە بە درێژی هەموو ئێمە لەوانەیە ئەنوا و ئەشکال کێشە هەبێ لە وڵاتە غەربیەکانە ئێمە هەر نازانین ئاگادار نین چی ئەگوزارێت چی ناگوزارێ بەڵام ئێمە چیمان پێگات
لە ڕێی میدیا و کە پێمانەکە لە ڕێو ئامرازە و پێمانەگە کۆمەڵی بابەتمان پێگە کە ڕەنگە ئێمە زۆر ینی شتی ترمان پێنەگە کە ئەنوا ڕۆیە ئێمە لێ بەئاگانین کەواتەوە نەزانین میدیاوی کە ئیگوازێتەوە ئەوی کە گوازێتەوە لە 100% واقعەیەکی ڕاستە چەندین شتیش هەیە فرامۆشی کردووە. بەڵێ دکتۆر کامەران ئەو پرسیارەم لە دکتۆر ئیبراهیمیش کرد تا چەند ئێمە لە مێژووان نمونەمانەیە هەرچەند تۆ بۆچوونێکتە بوو قسەت لەسەرەوە کردوتێ یعنی میدیا ئەندازەیەک و میدیا و وەکاری مێژوونووسی بە جۆرەژگایان مێژوو میدیا بە جۆرە لە جۆرەکان تەنگی پێ هەڵچنیوە ئێمە ئەگەر بێت و ئەمە قسە لەسەر دەسەڵاتی چوارەم بکەین ئایا دەسەڵاتی چوارەم کە ئەگەر میدیا لە ڕابردووە وەکو دەسەڵاتی چوارەم وێ ناکرابێت تا چەند وەکو پاشکۆ یا چەند وەکو کردەیەکی تەواوکاری کارەکانی سێ دەسەڵاتەکەی دیکە بەکارێنراوە بەڵام ناوبڕێک وەرەگرن و دەگەڕێمەوە وڵات بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە وڵاتە جارێکتر سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە ئاماژەم بەوە کرد تا چەند دەسەڵاتی چوارەم بەکارێنراوە دکتۆر ئیبراهیمیش هێمای بۆ ئەوە کرد کە یعنی دەسەڵاتدارەکان و ئەوانەی کە خاوەنی هێز و ئیمپراتۆریەت بوون زۆر جار میدیاشیان ئاڕاست و ئێمە ئەمە ورد بکەینەوە تا چەند ئەمە خراوەتە خزمەتی سێ دەسەڵاتەکەی ترەوە ئەگەر بە نمونەی ئەزمونونەکانی ناو مێژوو و بۆ ئەوی تا بزانین تا چەند ئەمانە کاریگەریان لەسەر بزواندنی مێژوو جارێکی دیکە هەیە. بەڵێ پێشوی وەڵامی پرسیارەکەت بەمەوە کاکتۆر قسەیەکی جوانی کرد حەزەکەم شتێک دەسەری بڵێم باسی بابەتی بوونی کرد بابەتی بوونی کرد لە ڕاگەیاندنە بە شێوەیەکی گشتی بابەتی بوون لە زانستە مرۆڤایەتیەکانە پرسێکی ڕێژەییە بە تایبەتیش ئێمە کە باس لە مێژوو ڕاگەیاندنەکەین ئەوە چۆن باسی لەوە کرد کە بابەتی بوون ڕێژەییە لە ڕاگەیاندنا لە مێژووشە هەروایە بەڵام هەست ناکەین نەک ڕێژەیە سنتەریشە مەوزوعیەت سنتەرە مەوزوعیت بەدڵنیاییەوە هەمیشە مێژوونووسان کاریان لەسەرەوە کردووە تا ئەندازەیەک بەرەو بابەتی بوون بڕۆن لەبەرەوە هیچ بابەتێکی مێژووی نابینیت کە تۆ خاڵی بێت بەتاڵ بێت لە چی لە زاتیەت لە قۆناغ دیاریەکەی بەڕێزیە بە شێوەیەکی گشتی ڕابردووە بووە چونکە هەر ئیبن خەلدونە بۆ نمونە ئیبن خەلدون چەند ساڵ پێش ئێستا ژیاوە ئیبن خەلدونە ڤیکۆیە لە ئەوروپا پێمانەڵێت مێژوونووسان ڕاستیەکان وەکو خۆی ناگەێنن باز لە هۆکارەکانەکە باز لەوە کات کە بۆچی مێژوونووس درۆوە کات بۆچی مێژوونووس هەیە بۆ بەرژەوەندی تایبەتی هەیە بۆ ماستاوچێتی هەیە لەبەر ئەوەی شارەزایی بەدڵنیاییەوە هەیە ئاگای لە ئیبن خەلدون باز دەوەکە هەیە ئاگای لە یاسا ئەو یاسایانە نەبووە تەحەکوم بە کۆمەلگاوە کات بەرەو پێشوونی کۆمەلگاوە هەیە ئاگای لە یاسا سروشتیەکان نەبووە نمونە بۆ ئەمانە لە ناو تەواوی بابەتە مێژوویەکانی تەبەری و ئیبن ئەثیر و ئیبن کەثیر و یعنی مێژووی ئیسلامی ئاهێنێتەوە کە هەڵەی گەورەیان کردووە کە بەشێک لە مێژوونووسان ڕاستەکانیان وەکو خۆی نەگەیاندووە یعنی بابەتی بوون ڤیکۆش بە هەمان شێوە کۆمەڵێ نمونەت لەسەر تۆکیدیۆس و مێژوونووسانی یۆنانی و ڕۆمانی بۆهێنێتەوە کە هەڵی گەورەیان کردووە کە مێژویان بە شێوازێک نووسیوەتەوە کە خۆیان ئەیانەوێ نەگووەگەوەی خۆی هەیە بەڵام ئەمە ئەبینی زۆرجار لە ئاستێکەوەی ڤیکۆ ئیبن خەلدونیە ناویان وەکو سۆسیۆلۆگیا دەروونناسیە کۆمەڵناسی ئەم خوێندنەوەیان کردووە بۆ بەڵام هەست ناکەی لە ئاستێکی گشتیە لە ڕابردوو هەروەکو خۆشتان هێماتان بۆ کرد ئەمانە زیاتر بەشێکی زۆری مێژوونووسەکان لە دەرباری میر و پاشا و دەسەڵاتدار و فیوداڵێکا بوون و بە ئارەزوو بەویستەکانی ئەو خۆیان چۆیان ویسوە ڕەوڕەوەی مێژوویە ئەو قۆناغیان هەڵسوڕاندووە بە نووسینەکانیان لە ڕێگەی قەڵەمەکانیان ئەومانیان گواسوەتەوە بۆ نەوەکانی ئایندە مەبەستم ئەوەیە بە شێوەیەکی گشتی. بەڵێ زۆر جوانە قسەیەک هەیە ئەڵێ مێژوو سەرکەوتەکانی نووسێتەوە ئەمە بۆ ڕابردوو بوو ئەمە بۆ ڕابردوو بوو مێژوو چێ نووسیەوە دەسەڵاتدارەکان پاشاکان قسەی کۆتایی هی ئەو کەسە بوو کە مێژوویە نووسیەوە بەڵام ئەمە ئێستا لە ڕاگەیاندناوان نیە وەکو کاکتۆر ئاماژەی پێکرد ئەمە لە ڕاگەیاندناوان نیە ڕاستە و خۆ ڕووداوەکانت بۆ ئەگەڕێتەوە جەوهری پرسیارەکەم لە پێشووترا بۆ ئەوە کە باسی دەسەڵاتی چوارەمکردن بۆ ئەوەش ڕاستە یعنی ئەو دەسەڵاتی چوارەمەگە لە ڕابردووە بوون لە وڵاتانی ئەوروپاوە لە خۆراواوە کە ئەمە سەرچاوی گرتووە ئایا دیسان هەر میدیا و ڕۆکاری ڕۆژنامەنووسی دیسان ئەچووە خزمەتی دەسەڵاتەکانی ترەوە بە دڵنیاییەوە بۆ نمونە ئەگەر ئێمە
کە باز لە مێژووکەین ئەگەر مێژووی ئەوروپا وەرگین بە نمونە یاخود مێژووی جیهانی ئیسلامی وەرگرینیان هەر مێژوویەک وەرگین کەسێک فەرمانڕەوا بووە کەسێک تەواوی دەسەڵاتەکانی هەبوو بۆ نمونە لە سەدەکانی ناوەڕاستدا کەسێک بە ناوی خواوە ئیمپراتۆر هەبوو بە ناوی خواوە پاپا هەبوو بە ناوی خواوە فەرمانڕەوایەتیە کرد کەس یعنی ئاینی مەسیحی هەژمۆنی کڵێسە چوو بووە هەموو کون و قوشبنێکی کۆمەلگاکەوە لە هەموو خێزانێکە چوو بۆ سایکۆلۆژیای هەموو هەیمەنی خۆی بەسەر سایکۆلۆژیای هەموو تاکێکی کۆمەلگایە کێشا بوو یعنی تەنانەت زانکان بۆچی سووتێنران فەیلسوفەکان بۆچی ئەسووتێنان بۆچی ئەچەوسێنانەوە بۆچی زۆریان لێکرا لە بەرەوی لە ڕاکانیان پەشیمان بنەوە ئەگەر ڕاگەیاندنێکی بێلایەن هەبووە ئەگەر دەسەڵاتی هەبووە ڕاگەیاندن ئەگەر بەو شێوازە نووسراوەکان کاریگەریان هەبووە ئایا ئەمە ڕووی ئەدا ئایا ئەتوانی پێم بڵێ چ فشارێک دروست کرا بۆ سەر دەسەڵاتی ئیمپراتۆرێتی ڕۆمانی و چ دەسەڵاتی دروست کرا بۆ سەر دەسەڵاتی چ فشارێک دروست کرا بۆ سەر دەسەڵاتی خلافەتی ئیسلامی و ئەمە سەرڕەوەی کە ڕاگەیاندن مێژوویەکی ئێمە هەموو لەسەر مێژووش لە ڕێگەی سوڕانی قەڵەمەکانی مێژوو نووسەکانەوە حکومەیە و بڕیارەیەوە بۆ ئێمەش ماوەتەوە لە ئێسابە پرسیارێک لە بەڕێزی بکەم هەچەند ئەو پرسیارە ئەبێ مامۆستا ئیبراهیمیش وەڵام باتەوە ئایا ئەوەی لە مێژووە ئێوە لەناو مێژووە ئیشتان کردووە خوێندنەوەەوە زیاتر ئیشتان لەسەر ئەو فەیلسوفانە کردووە کە خوێندنەوەیان بۆ مێژوو و قۆناغەکانی مێژووە ڕووداوە مێژوویەکان کردوەکو حەدەس و کارەسات ئایا یعنی جیاوازی چییە لە نێوان چاپەمەنی و ئەوەی مێژوونووسە لە ڕێگەی خامەکەیەوە بۆ ئێمە بەجێهێشتووە و لەگەڵ میدیا ئێمە ئەکرێ ئەمانش دیسان هەرۆ کتۆباسی مێژوود میدیات کرد و تو خاڵێکی بەهێزی هاوبەش بریتە لە حەدەس ئایا لە نێوان کاری ڕۆژنامە نووسی کە کۆمەڵێ ژانری جیاوازی تایە لەگەڵ نووسینەوە خۆ ئەوانش هەردوو ڕووداوەکەر و کویەک بۆ ئێمە گوازراوەتەوە ئەمیان لە ڕێگەی گێڕانەوەیکی دوور و درێژە لەوانەیە ئەویان لە ڕێگەی راپۆرتێک و هەواڵێکەوە بێ یعنی ئایا ئەمانەش پەیوەندێکی نزیکیان نییە و جیاوازیەکانیان چییە ئەگەر وەکو یەکن یا ئەمڕۆ خوێندنەوەیان بۆ کرێ تۆکو توێژەرێک چۆن ئەوە هەڵەسەنجێنی بە دڵنیاییەوە وەکو پێشتر ئاماژەمان پێکرد و کاگدیتۆریش ئاماژەی پێکرد یەکێکە لە کەرەستەکان ڕاگەیاندنێکێکە لە کەرەستەکانی مێژوونووس و سوودێکی زۆری لێ ئەبینی و ئەو بەرهەمانەی کە ڕاگەیاندن بۆ ئێمەی تۆمار کردووە بە دڵنیاییەوە ئێمە سوودێکی زۆری لێ ئەبینین من یەکێک لەو بابەتانی کە زۆر ئەمویست شتی لەسەر بزانم ماوەیەک دەرکەوتنی بزوتنەوەی وەهابی بوو بەڵام ئەمزانی ئەمویست بزانم لە کۆمەڵگەی کوردیە هەڵوێستی کۆمەڵگەی کوردی بەرامبەر بە دەرکەوتنی ئەم بزوتنەوەیە چی بووە هەرچەندە کۆمەڵگەی کوردی بە بدرێژایی مێژوو کۆمەڵگەیەکی پەرد بووە من نەمەزانی لە ناو سەرچاوە مێژوویەکانە بە شتێکی وا ئاشنا نابووم زۆر گەڕام هیچم دەست نەکەوت بەڵام یەک کاریکاتێرم بینی کە ئەتوانم بڵێم وەڵامێکی زۆر لەبار بوو بۆ ئەو پرسیاری کە یاخود بۆ ئەو گەڕانەی من کە تینوی بووم کە بیزانم بە یەک کاریکاتێر ئەم کاریکاتێرە لە ساڵی 1925 لە دیمەشق لە گۆڤارێکە بڵاو بۆتەوە کەسێکە لە ناو کاریکاتێرەکە کەسێکە هینێکی پاچێکی بەدەستەوەیە گۆڕێک دانراوە نووسراوە قەبرن نەبی هەڵیەکەنێت لەو لاشەوە کۆمەڵە کەس دانیشتون یەکیان نووسراوە یەمەنی یەکیان نووسراوە میسری یەکیان نووسراوە ئەفغانی کوردێکیش بە پێوە وەستاوە ئەوان بۆ نمونە میسرێکە ئەڵێت پێویستە ئێمە هەوڵ بدەین گفتوگۆ لەگەڵ ئەم وەهابیە بکەین پێ بڵین کە ئەمە هەڵەیە ئەویتر ئەڵێ ئەبێ قەنا هەرچۆنێکە یەمەنێکە ئەبێ قەناعەتی پێ بکەین کوردەکە ئەڵێ کاکەجیان ئەوە گۆڕەکەی وا هەڵکەند کاتی قەناعەت پێکردن نییە ئەبێ ئێمە هەوڵ بدەین بیوەستێنین لە هینەکەیە یعنی مووقیف زۆرجار کاریکاتێرێک کۆمەڵێ زانیاری کۆمەڵێ تێگەیشتن ئەخاتە بەردەم تۆ کە لە بەڵگەنامەت لەسەری نییە بەڵگەنامەکان دەسەوسانن لەوەیە کە ڕوونکردنەوەیەکی ورتر بە تۆ بدەن و هەتا دوایی یعنی بەڵێ دکتۆر تۆ ئەگەر وەڵامی جەوهەری پرسیارەکەم بیتەوە بە هەر بە سادەیە بڵێن جیاوازی نێوان چاپەمەنی و میدیامان بۆ بکە بە تایبەتی لە ڕابردووە بەڵێ دیارە من یەک شتی تر کە قسە لە سەرگەی شەوەیە میدیا بە شێوەیەکی ئینتقایی شتەکانە گوازێتەوە ینی وە نیە بڵێ هەموو میدیای بە شێوەیەکی زۆر بێلایرانە بیگوازێتەوە بۆ نمونە ئێمە تۆ هەر حەدەسێ ڕوئەیە ئەتوانین تۆ اعتیماد بکەیتە سەر زیاد لە سەرچاوەیەکی میدیایی
بڵێ ئەم سەرچاوی میدیانە هەرێکی و بە شێوەیەک سێرەکەی تەختی بابەتەکانیان کردووە. من منێکی زۆر بەسیت بۆ بێنمەوە ئەگە ئێمەوە نەزانین چاوی کامێرا چاوێکی ڕاستگۆیە بڵند کامێرا لەیەک بەعدەوە شتەکانە بینێ ڕەنگە ئێستا لە بکاتە ئێستا شتێک تۆمار بکات هەر لە ئێمەوە لایەن پشتی ئێمە شتێککە ڕووبا بەڵام ئەوەی کە گوازێتەوە کامێرەکە ئێمە گوازێتەوە ئەوانتر ناگوازێتەوە بۆیە ئەکرێک میدیا وەکو کەرەستێکی گرنگ تەماشا بکرێ بۆ نووسینەوەی مێژوو بەڵام نابێ وەکو کەرەستەیەکی باوەڕپێکراوی لە بۆ ڕابردوو گەڕێنەوە قسە لەسەر ڕابردوو بکەین هەر ئەمە ڕاستە بۆ ڕابردوژێ ئەمەی کە تۆ باسیەکەی زیاتر هیچ سەردەمی دوای مۆدێرنەوە هەش ئاوایی و ئەمە زیاتر من بۆیە قسە لە سەرەتاکانی زوواندنی مێژووە سەرەتاکانی سەدەی 20 ئەڵێ بڵین باڵیۆزی رووسیا ئەچێ بۆ مەجلیسی عمومی بریتانی سێ ڕۆژنامە ئەم حەدەسا گوازنەوە یەکەمیان ئەڵێت باڵیۆزی بریتانیا بەونە بە بڵین کە گوێی لە لێدوانەکانی ئەندامەکانە گرت ڕێزی رووسیا لە هینەکەی پرسی بۆ ئەوەی زیاتر ئەوش ڕێی خۆی با لەسەر قسەکان ئەمەیەکیان وا گواستیەوە یەکی تر ئەڵێ گواستیەوە هەر ڕۆژنامەیەکی تر ئەڵێ لەبەرەوەی ئینگلیزەکەی باش نەبوو لە هاوڕێکەیە پرسی بۆ ئەوی تەکید کاتەوە مەبەستی چییە سێمیان ئەڵێ لەبەرەوەی هەر ئینگلیزی تێناگەیشت خۆی سەرقاڵ کردبوو بە هاوڕێکەیەوە بۆیە بڵێت بزانێت ئەمە مۆزوعێکتر باسکەن کەواتە ئەمە هەر ڕۆژنامەیە هەر بابەتێکی هین بووە بابەتەکەی بە سێشەوی جیاواز گواستەوە کەواتە ئێمە توانین ڕووداوەکە بڵین وەکو مێژوو نووسێت توانین بڵین ڕێکلایی کردوێتەوە حەدەسەکە کە لەو ڕۆژە کۆبوونەوەی بووە لە مەجلیسی عمومی بریتانیا یان حەدەسەکە ڕوویاوە بەڵام مێژوو نووس نابێ ئەتیماد کاتە سەر ڕێیشان ئەبێت مێژوو نووس بەمانە ڕاستەقینەی زیاتر بنکۆڵکاری بکە زیاتر وردبوونەوە بکە بۆ ڕووداوە ڕاستەقینەکان ئەکرێ وەکو سەرچاوەیەکی کەڵکی لێوەگرێ بەڵام ناکرێت وەکو سەرچاوەیەکی باوەڕپێکرایی لە سەداسەدی سەهار وەڵامی و پرسیاتان بە ڕوونی نەیامەوە لە دەرەوەی میدیا ئەو چاپەمەنیانەی لە دەرەوەی میدیا هەژمارەکەن لە ڕابردووە هەبووە ئایا جیاوازیە جەوهەریەکانیان چییە؟ لە ڕاستیە من بڕای میدیا زیاتر بابەتەکانی تۆمارەکات وەکو ئەوانەی لە بڵێ چاپەمەنیەکان وەکو تۆمارکردن ئەمە لەلایەک بەڵام هەندێک بابەتی مێژووی هەبوو بەڕاستی وەکو دوکۆمنتێک ئەم دیکۆمنتە یعنی بابەتێکی بڵین دەستکاری نەکراو بووە بابەتێ بۆ دیکۆمنتێ بۆ بڵاو بۆ تۆ لەسەر حەدەسێکی دیاریکراوە بەڕای من ئەم دەستی یەکە بەواتایەکی تر ڕێک حەدەسەکەی خۆی گواستەوە میدیاکان هەمیشە بە شێوەیەکی ئینتقایی شتەکانە گواستنەوە بۆیە بەڕای من ئەگەر مێژوو نووسێک ئەمەکو دکتۆر کامەران خۆی باش دەزانێ بابەتێکی میدیایی لەبەردەما بێت کە خۆی هاتبێت وەکو دەستی دوو ئیشی لەسەر کرد بێت چونکە ئەوە یەکەمە شتێکی ینی بۆ نمونە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بابەتی ڕوئەیە ئەگەر دیکۆمنتێک تەواوی واقعەکان تۆمار کرابێت تەواوی وەکو خۆی بیاتەوە بەردەم ڕۆژنامە مێژوو نووسی ڕەنگە زیاتر ئیسفادی لەسەرکە بەڵام تەسەوەرێکی ئێمە هەر تەلەڤیزیۆنێکمان تەلەڤیزیۆنی پەرلەمان ئەم تەلەڤیزیۆنی پەرلەمان ڕاستەخۆ شتەکانی بڵاو ناکردەوە نوێ سەعات دوایەوە بڵاو کردەوە با ئێمە بگەڕینەوە بۆ سەر دادگایەکەی سەدام حوسێن دادگایکردنی سەدام حوسێن تەلەڤیزیۆنەکە کەی گواستەوە ئێمە وانزین ڕاستەخۆی بەڵام ڕاستەخۆ نەبوو ئەو بابەتانان گواستەکەم بەسیانە ئەو بابەتانان ناگواستەکەم بەسیانە بەڵام ڕەنگە ئەو دیکۆمنتانەی کە بە واقعەکەی لێو تۆمارکرابێ زیاتر ڕۆژنامە مێژوو نووس ئەتوانێ بە بەڵگەی پوک و بابەتێکی لەناو ئەو هەموو توناوتون و پێچەی مێژوودا نووسینی هەواڵە یا راپۆرتەیە ریپۆرتاژ یا گفتوگۆ و دیالۆژی ئایا ئەمانە ڕۆڵ و بایەخ و کاریگەری خۆیان لەناو مێژووە هەر هێشتۆتەوە توانیویانە دیوێکی دروست وەکو تۆ باست کرد دقیقتر بگەێن بنەوەکانی ئایندە من شتێکی تریش بۆ بڵێم یعنی ئێمە دایم لە میدیام قسەیەکەنی و شەوەیە میدیا گشتە گوازێتەوە گشتە گوازێ بەمانای چی ینی بابەتە گشتەکان ئەڵێ ئەمە ڕوویاوە بەڵام موردەکاریەکان ئەوە جێ هەڵێ بۆ مێژوو نووس من نمونێک بێنمەوە ئەگەر ئێمە وێنێکی بۆ نمونە مناڵێ ببینین بە داماوی بە هیلاکی یەکێک ڕەنگە ئەمە گشتەکە بێت کە ئەم مناڵە لەم قۆناغی دیاریکراوەیە نەخۆش بووە لە شارێکی دیاریکراوە یەکێک بە منەڵێ ئەڵێ ڕەنگە نەخۆشیەکەی بۆ نمونە تووشی بەدخۆراکی بووبێ ڕێگە بڵێت کەم ئای بووبێ ئەمە وردەکاریەکان زیاتر مێژوو نووس ئیشی لەسەرەکە شتێکی تر کە بۆ دامی قسەکەی خۆت بەڵام زۆرجار ڕاگەاندن توانیوێتی حەدەسەکان بەڕاستی بگوازێتەوە وەک ئەوەی کە لە پێش و ڕاگەاندانە بووی من نمونێکی زۆر بەسیط بووێمەوە باس لەوە کرێ کە لویسی شانزە کە لە سێدارە ئەدرێ چونکە میدیا لەو کاتە حەدەسەکەی وەکو خۆی تۆمار نەکردووە یعنی خوێندنەوەی جیاوازی بۆ کراوە
بە چ شێوە ڕەنگە هەندێک لەو بابەت لە خوێندوانە بڵێت لویس کە چۆتە بەردەم مەخسەڵەکەکەی زۆر بە ترسەوە چووە یەکێکی تر بڵێ زۆر بە ئازایانە چووە بەبێ ترس چووە بەڵام با ئەمە بگوازینەوە بۆ ئەو کاتی کە سەدام حوسێن لە سەدارە ئادرێ کە سەدام حوسێن لە سەدارە ئادرێ ئیتر هیچ تر نایهڵێتەوە بۆ ڕاستیەکان ئێمە بینیمان چۆن ئەچێتە بەردەم پەتی لە سێدارەدان یعنی لەم ڕۆنگەیەشەوە بابەتێکی ترە ئەوەی کە ڕاگەاندن ئەی کات ڕەنگە بە بەر پێش بەڵام پێدوانە سەرهەڵدانی ڕاگەاندن ئەم دۆخە ینی قرس بوو بە بێژ پێدوانیە وەزیفەکان لێرە ڕۆڵەکانیان جیازی هەستەکەی ینی کاری میدیا بۆنەوە تۆ باسی لویسی شازت کرد ئەوێ وردەکاریەکی زیاتری ڕووداوەکان کە بەڵام مێژوو جەوهری ڕووداوەکە گۆڕێتەوە ئەگوازێتەوە ینی ئەستی ڕووداوەکە من ئەمە جیاکاریەک نییە لێرە لە نێوانی میدیا و هەندێک جار هەیە تۆ چەنە هەوڵ بیت چەنە هەوڵ بیت چکە تو ئەگەر زیاد لە بوارێک تەختەی بکە ناتوانین ڕاستەکان بشاریتەوە بەڵام پێش ئەوەی کە ڕاگەاندن دروست بووە ئاسانتر ڕاستەکانە شارای خۆ لە سەرمی ڕاگەاندنیشە ڕاستیە شارێتەوە شتێکێک لای بۆ تۆ پێشتر باسمان کرد بەڵام ئەم ئەرکە قورسترە بێ کە ئەوختەی ڕاگەاندن سەرهەڵەیە بۆی وەڵامی و پرسیارت بەمەوە کە باس لە جیاوازی میدیا و چاپەمەنی کرد لە ڕاستیە چاپەمەنی مەبەستی لە چییە مەبەستی لە تەواوی ئەو بەرهەمە ئەدەبی و ینی تەواوی ئەو بەرەمانەیە بەرهەمانەی کە مێژوو نووسەکانیش گواستویانەوە بۆ ئێمە بەڵام مێژوو نووسێ ببوورە بۆ نەوەکو ئیبن ئەسیر ئیبن کەسیر ئیبن خەلدون ئیبن خەلەکان ئیبن واصل ئەمانە معلوماتیشان گواستوتەوە بۆ ئێمە لە ڕێگەی جێڕانەوەکان بە دواییەکە بەڵام ڕۆژنامەنووسێکیش دێ لە ڕێگەی بابەتێکی ڕۆژنامەنووسیوە من طبعاً کە قسەکەم قسە لە ناو مێژوواکەم نەگە ئێستا ئایا ئەمانە یعنی بۆ ئێستای ئێمە ئەمانە جیاوازیانەیە بەدڵنیاییەوە چاپەمەنیەکان بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی بنەڕەتی ئەبینن و کەرەستەیەکی بنەڕەتین بۆ تۆمارکردنی مێژوو بۆ دەرخستنی ڕاستیەکانی مێژوو بۆ نمونە ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ یۆنانی کۆن بابەتێکمان هەیە کە پێوترێت ترۆی چی گێڕاوێتەوە لە ڕاستی لە ڕێگەی هۆندراوەیەکەوە گردراوەتەوە یعنی هۆندراوەیەکە کە چیرۆکی جەنگی ترۆی لەگەڵ ئەسینایە بۆ ئێمە ئەگەڕێتەوە بۆ نمونە بۆ مێژوەکی زۆر نزیکی کۆمەڵگەی خۆمان بگەڕێنەوە بۆ ئەوەی تۆ لە سەردەمی شێ مەحموو تێبگەیت لەوە تێبگەیت کە چەند توێژت هەبووە سیاسەتیان کردووە لە شارێکی وەکو سلێمانیا زۆر ڕۆمانی لە خەومای چیرۆکی لە خەومای جەمیل سایب یارمەتێکی زۆر باشی تۆ ئەدا یان مەسلەی وجدانی ئەحمەد موختار جاف یعنی ئەمانە کە چیرۆکن یان چیرۆکی یاداشتی ڕەفیق حیلمی دواتر یاداشتەکانی ڕەفیق حیلمی بە هەمان شێوە یعنی مەموزینی ئەحمەدی خانی هۆنراوەکانی نالی و ئەتەوێ بڵێ تەواوکەری یەکتر بوون بە دڵنیاییەوە هەموو ئەمانە ئەدەب هەموو ئەمانە کەرەستەیەکن یاخود هەموو ئەمانە بەشێک لە واقعی مێژووی حاڵی هاوبەشیانەیە بە دڵنیاییەوە یەک ڕاستی هەیە وەکو وتم هەرگیز ئێمە ناتوانین زانستە مرۆڤایەتیەکان لە یەکتری پەرت بکەین لە یەکتری جا بکەینەوە ئەمە ڕوانینی فەلسەفەی مێژوویە ئەمە ڕۆهینێکی تازەیە جەناب وەکو توێژەرێکی بواری فەلسەفە ئەمە باسەکەیت یعنی ئەتەوێ بڵێیت هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە زانستە مرۆیەکانەوە هەمویان تەواوکەری یەکتن ئەمە لە دنیای فەلسەفەشا هەیە ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ دەرکەوتنی زانستەکان لقەکانی زانستە مرۆڤایەتیەکان بۆ نمونە لە کۆتایی سەدەی 19 مێژوو بە تەواوەتی وەکوڵێ ڕەگی خۆی داکوتا وەکو کایەکی جیامەند ئیشی بوونی خۆی سەلمان کۆمەڵناسی بە هەمان شێوە بە تایبەتی لە فەڕەنسایە جوگرافی بە هەمان شێوە یعنی لە سەرەتای سەدەی 20 دەروونناسی بە هەمان شێوە یعنی هێواش ئەمانە جیا ئەبوونەوەی و وەکۆڵێ پەیوەندیەکانیان ماوەکانی نێوانیان زۆرترە بوو فراوانترە من ماوەی بەرنامەکەم بەڵێ ببوورە تەواویکە وەڵامەکەت بەڵام لە ئەتوانین بڵین لە ساڵی پەنجاکانەوە لە ئەوروپایە و بە تایبەتیش لە ناو فەڕەنسایە بزوتنەوەیەکی تر دەرکەوت ڕوتێکی نوێ دەرکەوت کە باوەڕی بەچی هەبوو کە فێرنان بڕۆدیێل و مەدرسەی حەولیات کۆڵی ڕێبەرەتیانە کرد باوەڕی بەیەکێتی زانستە مرۆڤایەتیەکان هەبوو بەڵێ من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایاچی ئەگەر ئەمانەی باسمان کرد ئێمە ئەگەر نینەوە بۆ ئێستا بەڵام لە زیاد لە 100 ساڵی ڕابردوو مێژوو ڕۆژنامەنووسی کوردیاوە چوونە ناو سیاقی مێژووە ئەگەر وەکو دواوەڵام قسە لەسەرەوە بکەیت ئایا ئەمانە کورد لەکوێی ئەمانە بووە بە دڵنیاییەوە ئێمە ئەتوانین بڵێن بواری مێژوو نووسی و بواری ڕاگەیاندن سەبارەت بە کۆمەڵگەی خۆمان بوارێکی تازەیە
بوارێکی نوێیە یعنی دوای 100 ساڵیش دوای 100 ساڵیش ئێستاش ئێمە کۆمەڵێ هەم لە ڕاگەیاندنە هەم لە مێژووە کۆمەڵی قەیرانی گەورەمانەیە من لێت ناشارمەوە بەداخەوە ئەڵێم ئەو میتۆدەی ئێمە کە ئێستا مێژووی پێنووسین لە زانکۆکانی هەرێمی کوردستانە میتۆدی ڕانکەی یاخود میتۆدی مارکسیە ڕانکە ئەگەڕێتەوە ئەو میتۆدە ئەگەڕێتەوە لە ئەوروپایە لە کۆتاییەکانی سەدەی 19 مێژویان پێنووسیوەتەوە مارکسیش لە سەرەتای سەدەی 20 لە دوای ئەم دوو میتۆدەوە کۆمەڵی گۆڕانکاری گەورە بەسەر میتۆدی توێژینەوەی مێژوویە هات هەر لە بنیادگەری هەر لە ئانالسی فەڕەنسی هەر لە دەروونشیکاری کۆمەڵێ گۆڕانکاری گەورە ڕوویدا بەداخەوە کە ئێمە ئێستاکانە وەکو مێژوو هەر بە تەواوەتی نامووین. دکتۆرە و پرسیارە بۆ بەڕێزی شت من ئەگەر ڕەنگەکەی میدیاوەسێکم چۆن ئێمە بەحقەت ئەزمونێکی زۆرمان نییە لە بواری نووسینەوەی مێژوو یاخود میتۆد مێژووی لە بواری ڕاگەاندنیشە بە هەمان شێوین بەحقەت ئێمە کورد یعنی کە قسە لە سەرواکەین کە یەکەم ڕۆژنامەی کوردی لە ساڵی 1990 تا سەرهەڵەیە یعنی تۆ بە درێژای ئەو ماوەیە ئێمە ڕۆژنامەکان هەمی ینی بژێرنێ ینی زانی چەندێکە یعنی کوردیش نەیتوانیوە بە حکمی ئەو واقعی کە تایە ژیاوە کە دەسەڵاتێکی سیاسی سەر بەخۆی نەبووە نەیتوانیوە خۆی ینی بەمانە ڕاستەقینەکەی میدیا بەکاربێنێ و ڕۆژنامەگەری بەکاربێنێ بۆ تەمارکردن مێژوو ینی کوردیش بەداخەوە ینی هینێکمان زۆر نییە ینی بڵین کەرەستێکی میدیایی زۆرمان لە بەردەستانە ڕەهەندە جیاوازەکانی ترکەوتۆتە ژێر کارکردی بێکیانی و بێدەوڵەتی بێگومان چکە تۆ تەردبوونەی کە کوردەی بووە بێگومان ینی بە درێژایی مێژوو ئێمە سیرێکین خۆ ئێستا شتێک دروست بۆ خەریکە دروستە بێ بەناوی میدیای خەڵکو یاخود بۆنمە سوۆشیال میدیا میدیا هەری دەسەڵاتدارەکان بووە هی سیستەمە سیاسیەکان بووە هی ئەو کەسانە بووە کە بەڕاستی بەتایبەتی تەلەڤیزیۆن و ڕادیۆ و هەتا ڕۆژنامەکانیش کە هەمان بووە ئێمە ڕۆژنامەی مقاومە بۆ و ئەو ڕۆژنامەی لە شاخ بووە چی وەر خەڵکی تیار کردو بۆ ئەوی بەگژاتچوونەوەی ڕژێنمی مەسەلەن داگیرکاری بکەن میدیا بەڕاستی وەزیفەیەکی وەزیفە تەندروستێکە هەی بووە ماوەیەکی کەمە ئێمە ئیشی لەسەرەکەی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆری برایم سعید شارەزا لە میدیا و مامۆسای زانکۆ سپاس بۆ دکتۆر کامەران قادر شارەزا لە فەلسفەی مێژوو مامۆسای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی میدیا وەک ئامرازێکی بزواندنی مێژوو سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە. بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیەتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەم لە سۆراغی مێژوودا میدیا وەک ئەمرازی بزواندنی مێژوو تا بەرنامەی داهاتوو بەشی دووەمی بەرنامەکەمان بەخوای گەورە و میرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.